ئەم جارە نەمکرۆ دانیشتەوە لەبەرەوە دەبسایواتیانەوە بەبوونی ڕۆژی جیانی شانۆ ئێمە وەکتی پیشانوی ئاشتی بە باشمان زانی ئەمڕۆ ئەم شانۆگەریە نمایش بکەین بۆ جەماوەری شاری کەرکووک بۆ شارە خۆشەویستەکەمان بۆیەوە بەم بۆنە پیرۆزۆ جوانترین پیرۆزبایە ئاراستەی سەرجەم شانۆکارانی شاری کەرکووکەکەم و بە تایبەت و شار بە کوردستان بەگشتی یەکەم. پیشانوی ئاشتی بە خۆشحاڵی وەڵەسێ بە ماشکردنی شانۆگەری هەموو قسەکاتان درۆیە بەبوونی ئەم ڕۆژە پیرۆزەوە ئەم شانۆگەریە ئاماژە بە کێشەکانی ناو کۆمەڵگای شاری کەرکووک و کوردستان بەگشتیەکە سەرەتا لە شانۆگەریەکەی ئاماژەمان بەوەداوە کە چۆن لەسەری کوڕ و کچ و دایک و باوکە کە خزمەتی دایک و باوک بکە و ئەکی سەرشانی هەرمومانە ئەوان ئێمەیان پێگەیانەوە بۆ ئەم ڕۆژۆ ئێمەش پێویستە لە کاتی نەخۆشی تەنگانەیە خزمەتیانکەین. ئەس حەلاقم 26 ساڵێ ملوێ درێت کۆرنیش ئەفگشت کێرێز بوونانە هەرز بوونەکی کێراوی خاصە طبعا تفهم کردشەوە بەس نهاد في وەختی دە کەس نەما دیێوا کێرا کەس نەما گشت هەرێک ئێ چوونە ئەوڕۆپا ئێ چوونە کوردستان ئێ چوونە ترکی ئەف 10 ساڵ ئەس بوونێ بوو بە طبعا ئەف شغڵێ 3 ساڵە ئەنزانم کو دەچووە ئەنزانم دەرکەتیە الموجبە لە دەولەتێ دەرکەتیەوە ئەف ئێستاس فێسەڵ هەواڵکی مە هەبوو ئەو 15 ساڵاژی ئەف زبوونێم بوو طبعا گەلێک کێر بام هەنا و هەرێکی وەختە گوت ئێگو 10 ساڵ و ئێگو 7 ساڵ و ئێگو 8 ساڵ و ئێگو 12 ساڵ زبوونێ بوون بەس نەها هەرێکی بێجا ئەنزان کو دەچوونە ترکی نال کوردستانێ نال ئەوڕۆپادا هەرێکیش خۆربرێکێت چووە بێگومان ئەم ئیرۆ ڕۆژ گەلێک سەرفەرازن ئەم ئیرۆ ڕۆژ گەلێک دڵخۆشن و ئیرۆ ڕۆژ ئشعالیە گرنگترین هێزا کوردستانی و ئەوژی پێشمەرگێن ئشعالیە وەزارە پێشمەرگێن کوردستانی و ئەم بێن خەڵاتکردن ئەوە فەخر و شانازیە بۆمە دوێتان هەموو بێک بەکار بکەین بۆ هەندێ بۆ ئێزگیت هێزن پشتەوانیا گەلێ کوڕ پێدەکردن وەزارەتê پێشمەرگە بۆ دکتۆر سولەیمان یەک خەڵات دامە ئەس پر شابووم ئەس پر سپاس دکم بۆ پێشمەرگە قەهرەمانە هەمبەرێ شەر هەمبەرێ دای شەر کرد و کوردستان خەلاس بوو و پاشێ خەلاسی ئەس سەرخەبوون دەخوازم بێ سەرخەبوون نابە لە پێنا وڵاتی خۆم کە هەردوو قاچم لە دەستداوە زۆر زۆری پێستەر بەرزم و خۆشحاڵشم بەڵام خۆشیەکانمان ئەو کاتی تەواو دەبێت کە دەوڵەتی کوردی ڕابگەێنین